لە درێژەی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراق ژمارەی بۆ چەند قەوارە و پاڵێوراوێک دیاری کرد کە دوای 8 نیسان مانگی چوارەوە فۆرمی بەشداریان لە پرۆسەکە پێشکەش کردووە. کۆمەڵی دادگەریش پێشتر بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمان ژمارە 147 پێدراوە. کۆمەڵی دادگەری بەر لە 8 نیسانی ڕابردوو کە ژمارەی لیست و قوارەکان دیاریکە بەبێ هەندێک لیست و قوارەکە ئەوڕۆ هەڵبژاردنیان لە بۆ کراوە دووبارە لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنی پەرلەمان هەڵبژاردنی عێراقەوە. ئێمە ئامادەکاری تەواوی خۆمانمان کردی هەر لە ئامادەکردنی لیستی کاندیدانمان و کەرستەکانی هەڵبژاردنمان. لای خۆیانەوە چین و توێژەکان ئەم هەڵبژاردنەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە دەرفەتێک دەزانن بۆ ئەوەی دەنگدەران تۆڵە لەو دەسەڵاتە بکەنەوە ئەوانیش بەهۆی خراپی حکومڕانیانەوە هەوڵی بێزارکردن و نائومێدکردنی هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان دەدەن. بێگومان ئەمان هەوڵ ئەدەن خەڵک بێزار بێ خەڵک جارێکتر نەچەوە دەنگدان بەڵام ئێستا دەرفەتێکە بۆی خەڵک هەناسەیەکی نوێ هەڵمژێ جوڵەیەکی نوێ بکە بتوانێت جارێکی تر ڕوبەڕووی ئەمانە بێتەوە هەنگاوێکە بۆ ئەوەی کە خەڵک دەستی بۆ با و سزای ئەو حیزبە دەسەڵاتدارە زاڵ مەستەمکارانە بە کە لە پێشووترا بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان با بڵێن ستەمیان کردووە و حکوومەتێکیان بەڕێوە بردووە کە لە ئاستی داخوازەکانی خەڵکانە بووە. دوای ئەوەی چەند جارێک هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دواخرا بڕیار وایە 20 دەی ئەمساڵ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. کۆمەڵی دادگەریش بڕیار وایە بە ژمارە 147 بەشداری لەم هەڵبژاردنەدا بکات. مەکتەبی هەڵبژاردن و ئاماری و حیزبەش تا ئێستا بەردەوامە لە ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.